زۆر کەس بەم نەڵێ ئیش بۆ پیاوەکە شاشەکانە بینێ خۆ من ئەبێ هەر پیاوێک من ئیشی بۆ بکەم بۆ شاشەکان ئەمە هەر شوێنە بۆ شوێنێک هەر شوێنە و هەر جێگەیە و عیبارەتە لە شوێنە ئەمە عیبارەتە لە سیەکە ئێمە وەکو بنەماڵی خۆمان دیارە من دایکم مامان بووە ناکرێتەوە لە بەردەم شاشەکانە قاچی ژنێگەڵ بیتەوە ناوکی ژنێگەڵ بیتەوە هەنێک کەس وازانە چکە مانگر بووم وازانەیە هی دوای مانگرتنەکەی نا من 7 ساڵە کار ئەەکەم یەکەم جار بە زانستی سۆجۆک دەست پێکرد زانستی سۆجۆک چارەسەرەکانی لە بنی پیایە لە ناو لە پایە ئەمە زانستی سۆجۆکەکەی بەڵام کە ئەچینە سەر ناوکەکە زانستی کوردەبارێکە لە زانستی سۆجۆک ئەو زانستەیە کە دۆزینەوەی چارەسەری مرۆڤ خۆی لا خۆیدا خوا مرۆڤی وا دروست کراوە لە جەستی خۆیە چارەسەر هەیە بۆ ئەمە زانستێکە ئیش ئەکا لەسەر دروستبوونەوەی تاقەی ڕۆحی و بەدەنی ئەو کەسە کە زووتر خۆی بەبێ دەرز و هەبوو دەرمان چارەسەر بکە ئەمە هەر شوێنە بۆ شوێنێک هەر شوێنە و هەر جێگەیە و عیبارەتە لە شوێنە ئەمە عیبارەتە لە سیەکە بۆ نمونە ئەم ناوچەیە کاتە ناوچەی هەناوی ڕێخۆڵە و مەعیدە ئەمە ئەکاتە ناوچەی ناوت ئەمە ئەکاتە ناوچەی فەقەرات ئەو کەسانی ناوکیانەکەوێت لێرە لە بنی پیانە لێرە ئازارێکەیە قاچی نێرومێش فەرقی هەیە ئەسن ڕەگەزی مینە با بڵین ئۆرگانێکی جیاوازتری هەیە مەسەلەی مناڵ و مناڵدانە ئەوان بە زۆری نیشانەکانیان لەم پەنجەت و تێ ئاوا دەرەکەن بەڵێ ئێمە وەکو بنەماڵی خۆمان دیارە من دایکم مامان بووە جەڕاحیش بووە لە ڕووی دایکەوە لە ڕووی ماڵی باوکمەنەوەی مەلا محەمەی قامیشین کە دامەزرێنەری سلێمانی بووە باپیرە گەورەشمان ئێمە هەر چارەسەری کوردەواری کردووە بۆ خەڵک یعنی کردوێتی لە ڕای خوایە و چارەسەری کوردەواری کردووە بۆ خەڵک هەردوو زانستی کوردەوارێکە و زانستی کۆرێکە ئەمە کاری پێکەین من خۆم ماوەی 7 ساڵە لەم نۆرینگای کارەکەم هەنێک کەس وازانە چکە مانگر بووم وازانەیە هی دوای مانگرتنەکەی نا من 7 ساڵە کار ئەەکەم زۆر کەس بەم نەڵێ ئیش بۆ پیاوەکە شاشەکانە بینێ خۆ من ئەبێ هەر پیاوێک من ئیشی بۆ بکەم بۆ شاشەکان بڕی ناکرێت من ژنێک بێنم ئاوا بەم شێوەیە جەستەی دەرخێن و ئیشی بۆ بکەین ئەمە مەسەلەی ناوکە ئەمان لێرە ئەم ناوچێوانێ بێوترێ گرفت ئەمە ناوکەکەیە ڕیخۆڵە ئەستورە گرژ ئەبێ خواردن هەزم ناکات تووشی قەبسیەکە لەبری حەجمی گەورابێ ئەچێتە سەر مەعیدە ڕەبێتەوانێک ئەچێتە سەر مەعیدە قورسای خاتە سەر مەعیدە بۆیە تووشی کۆمەڵی حاڵەت دەبێ وەک قەبسی وەک ستی جوڵەی ڕیخۆڵەکان لە دوای تەمەنی 45 ساڵ و شەقیقە نامێنێ ئەوانی شەقیقەیانە ئێمە ئەتوانین لەڕێی ناوکەوە یان بەشێکە لە ناوک ئێمە عیلاجێکین بەشێک لە نەزۆکی کە ئەوانەی نەزۆکن سەیرەکاڵی هیچ کێشەیەکمان نییە کەچی مناڵمان نابێت یەکێک لە نیشانەکانی ناوکەوتن یعنی پەیوەندی ژن و مێردایەتی لاواز ئەکا کە ئەم پەیوەندیە لاواز ئەکا وای لێیە کە ئەو کەسانە بۆیە ئەبنە قۆناغی نەزۆکیەوە ناوک 58 جۆر نەخۆشی عیلاجەکە کەمە ئەم زانستەیە کە لە کۆریا لە دەست و قاچە ئەیکا ئێمەی کورد خۆشحاڵی و لەوان لە پێشتر بووین لەسەر هەناو ئیشمان کردووە ئەوان عیلمەکەی ئەوان پێیان باش بووە لە ناو لەپ و لە گوێچکەیە و لە بنی پێیە عیلاجی ئۆرگانەکانی ناوکن کورد پێی باش بە لەسەر ناوچەی ناوک عیلاجی ئۆرگانەکانی جەستە بکە بگرە هێشتا عیلاجی کوردەوارێکە بەهێزترە نەخێر من خۆم بۆ ژنی ئەەکەم هاوسەرەکەم بۆ پیاوی ئەکا ئەو کەسانەی وەکو بلۆگەریش بەکارانێنین بۆ بەرنامەکان یان کوڕەکانمە یان هاوسەرەکەمە بۆیە ئێمە ژن بە من ئێستا بۆ بەرنامەکان ژن بەکارنایەنم ناکرێتەوە لە بەردەم شاشەکانە قاچی ژنێگەڵ بیتەوە ناوکی ژنێگەڵ بیتەوە بۆیە ناچارین یان خۆم کچی چوێ کچەکەم بەکاربێنم بەڵام ناکرێت لە ڕووی دینی و لە ڕووی شەرعی من بێم کچێک بەکاربێنم یان جەسەی ئافرەتێک دەرخین بۆیە یان هاوسەرەکەمە یان کوڕەکانی خۆمە جۆری زەیتەکان دەورە بینی هەموو زەیتە بۆ مەساج دابێت جۆری پێستەکان زەیتە مەسەیتەکە چون دەبینی خواندانەوە بێ ئەو کەسانی ئیشی بۆ بکرێت بێ بزانین لە چ جۆرە پێستێکە چ جۆرە زەیتێکی بۆ بەکارهێن ئەم بزانستە بۆ هەموو کەس نابێت بەوانە عەمەلیاتی فەقەراتیان کردووە قەستەرە و باڵۆنیان هەیە بۆ وانی کە عەمەلیاتی گورچیدایان کردووە ئەمانە ئێمە ئیشیان بۆ ناکەین ئەبێ ئەو کەسانی کەیەن بۆ لامان بەتایبەتی بۆ ناوک بۆ مەسەلەی مەساج ئەبێ ئەشیعەی پێبێ ئەبێ عەمەلیاتی فەقەرات نەکرابێت ئەبێ عەمەلیاتی گورچیلە و کۆمەڵی عەمەلیاتی نەکرابێت بۆ مەسەلەی ناوکەکە و ئەوانی کە بۆ ناویکەن ئەبێ قەستەرە و باڵۆن نەکرابێت بۆ هەردووی قەستەرە و بۆ عەمەلیات و بۆ شەیدانیش ئەبێت عەمەلیاتی جگەر و گورچیلە بڕینی با بڵین ماعیدە شەطف کە ناوکیان لا ئەبەن ئەمانە سوود لە ئێمە وەرناگرن ئێمەش خۆمان وەرین ناگرین ئێمە خزمەتێکی ترە باوڵاتیان یەکەین ئێمە ڕاستە گەر ئیشە قورسەکان خۆمان بۆیانەکەین فێریشیانەکەین لە ماڵەوە
بە خۆڕایی بە هاوکاری فێریانەکەم خۆیان چارەسەرکەن. خەڵکێکی زۆر هاتووە، ئێمە چکە ناو تۆمارەکەین، ناو نیشان ئەنووسین، ژماری تەلەفۆن ئەنووسین، دەفتەرەکانمان لەبەردەستایە لە ماوەی ئەم 7 ساڵەیە زیاد لە 5,000 کەس هاتووە. دەفتەری ساڵانەمان کە هەڵی ئەگرینەوانێ نزیکی 500 کەس سەردانی کردوین. یعنی ئەگەر بە ڕێژەی ساڵی 500 کەس بێ، ڕگە ڕێژەکە سێکین بۆ 7 ساڵ ئەکاتە چەندێک نزیکی 3,000 کەس ئەکات سەردانمان کراوە. چەندین بەرنامەشتیش کراوە، بەڵامی تر هەنێجار کەسەکە ناناسرێت تا ڕووداوێک دێتە پێشەوە کە ئەو ڕووداوێتە پێش ئەنجا ئەو کەسە زیاتر ئەناسرێ.